عەبدوڵڵا پەشەوی شاعیری گەورەی کورد دەڵێت هەر کات مێژوو دەخوێنمەوە بە هەردوو دەستم چاوم دەگرم دەڵێم نەکا لە شەرمانە لە بەردەمی دێرێکدا بمرم. پەڕەی مێژووی کورد هەروایە تا سەیریکەی شەرمی تایە، یان زێدی خۆی فرۆشتووە یان کورد خۆی کوشتووە. بینەرانی هێژا لە هەرچووی دنیایان سڵاوتانی بێت و ئەم کاتتان باش. بە یارمەتی هاوکارانم بە نامێشی دیکەی سەرنجستان پێشکەش دەکەین. لە سەرنجی ئەم جارەدا باس لە خیانەتێکی گەورەی پارتی دموکراتی کوردستان پەدەکە دەکەین کە ئەویش خیانەتی سیویەکی ئابە. 27 ساڵ لەمەوبەر پارتی دموکراتی کوردستان پەدەکە بە ڕابەرایەتی مەسعود بارزانی دەستی ڕژێمی لەسەر کارلادرا و دەستی سەدام حوسێنیان گرت و خۆیان و تانکەکانیان هێنا بۆ سەر خاچی نیشتیمان، خاچی دایک. لە قۆناغا مێژووەکان یان لە قۆناغە جیاجیەکانی کووردە هەمیشە زۆر ڕووداوی ناخۆش و خیانەتمان بینیوە، بەڵام لە نێو پەدەکەدا ئەم مێژووە یاخود ئەم خیانەتە چەندین جار خۆی دووبارە کردوێتەوە. دەپرسین بۆچی سەرانی پەدەکە ئەم هەموو خیانەتە دەکەن؟ هاوکات باز لە هاتنی حاکان فیدانی وەزیری دەرەوەی تورکیا دەکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوو هاتە باشووری کوردستان و هاتە عراقی فیدراڵ باز دەدیوە شارەوەکانی هاتنی هاکان فیدان دەکەین و دەپرسین باوەش پێداکردنی هاکان فیدان و سوپاسکردنی هاکان فیدان بۆ سەرانی کورد ئەمەش خیانەت نییە؟ ئەم ژارە یاخۆت ئەم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەم لەگەڵ زۆر بەڕێز عەلی کەریمی نووسەر و شۆڕەڤەکاری سیاسی. مامۆستاجان بەخێر بێ لە کاتمان گرتی سوپاس مادوومان کردی. زۆر سوپاس، منیش سڵاو لە پێشدا بۆ خۆت و هاوکارەکانت و بینەرانی بەڕێزی ستەرک تیوی. سوپاس بۆ بەڕێزت. ئەگەر خیانەت پۆڵی بکەین، خیانەت زۆری زۆرە، خیانەتی هاوسەرگیری، خیانەتی هاوڕێیەتی و خیانەت لە بازرگانی و شەراکەتدا و حتا دوایی کە دەچینە سەر خیانەتی نیشتیمانی کە بە گەورەترین خیانەتی مرۆڤایەتی دادەنرێت. چونکە ئەگەر سەیریکەین خیانەتی هاوڕێیەتی لەوانێت تۆ تەنها زیان بە یەک کەس دەکەین. خیانەتی هاوسەرگیری لە بینی ژن و مێردێکدا ڕەنگە خێزانێک چەند کەسێک با بڵێن زیان بکەم، بەڵام خیانەتی نیشتیمانی نەتەوەیەک زیان دەکات. بەدیدی بەڕێزستان خیانەتی نیشتیمانی چییە؟ بەچی دەگوترێت خیانەتی نیشتیمانی؟ فەرموو. زۆر دەستپێکێکی باشە کاک هێمنجان. حقیقەت ئەوەیە کە هەروکی باست کرد، ئەنواعی خیانەتمان هەیە لە دۆستایەتی، لە ژن و مێردایەتی، لە بیزنس، لە کەسابەت، لە ئەوانەدا، بەڵام سەروی هەموو خیانەتەکان خێزەوەنترین خیانەت ئەوەیە کە تۆ خیانەت بە دایکی نیشتیمان بکەیت. دایکی نیشتیمان دایکی هەمومانە و ئەتۆگەر مێژوو چاو لێ بکەی لە کۆمەڵی ژێکافەوە شانووی زۆر سادەیان دادەنا لەسەر جادەکان ئەو دەم بەو پەڕی بێ تێکنیکی، بێ کامێرایی، بێ ئەوانە هەر لەسەر شۆسەی زیادەکان خەبات جێڕانی کۆمەڵی ژێکاف دایکی نیشتیمانیان دێنام و دەست و لاق و قاچیان دەکردە کۆت و بەند و ئەوزار ڕۆڵەکانی بە دەوریدا دەهاتن و دەچوون و دەگریان. 4 دانە دوژمنی غەدار لە 4 لاوە هەلوو دەستیان بەسپۆ بە زنجیر زڕەی زنجیری دەهات و ئەبە زمانە باسی خیانەتی نیشتیمانیان دەکرد کە دایکی نیشتیمان ژنێکی سەرسپی بوو کە و دەمی کاراکتەری ژن نەبوو بۆ نمایش وشتیوە، هەر پیاوێکی خەڵکی مەهاباد سابڵاغیان کردبوو بە دایکی نیشتیمان سەر و پرچێکی سپی و ئەوە دەگریا و دەیناڵاند و دەکوت ڕۆڵەکانم ڕزگارم کەن لە دەستی 4 دوژمنی غەدار کە ئەوان بەستیان 4 پارچەی کوردستان بوو کە داگیریان کردبوو و دەوێدا بە زمانێکی زۆر سادە وایان بە ئەو دەمی کۆمەڵانی خەڵکە لەباری تێکنیکەوە، لەباری خوێندکارەوە، لەباری باسەوات بوونەوە زۆر کەم بوو لەو شارانەی کوردستانی ڕۆژهەڵات، بەڵام دیسان بە زمانێکی زۆر ساڵ ئەم بیستومە لە دایکی خۆم دەڵێ کە نمایشەکە تەواو دەبوو، تەئاترەکە لەسەر جادەی تەواو دەبوو، هەموو خەڵک دەگریا،
هەموو خەڵک دەگریا لە خۆشیان و لە ناڕەحەتەکەەوە بوو کە لە پێشدا دایکی نیشتیمان دە کۆتوبەندا بوو خۆشەکە لەوەدا بوو کە دوایە هەر چوار ڕۆڵەکەی دەست دەنە دەستی یەکتر و دوژمنی غەدار لە ناو دەبن و دایکی نیشتیمان لە زنجیرەکەی ڕزگار دەکەن. ئەمە لە دێر زەمانەوە ئێمە بۆ ئەو نمایشە 80 ساڵەوە پێش لەو کاتیدا لەو بێ ئیمکاناتێدا دروست بووە بۆی کە ڕابردوویەک هەیە لە ناوگەلی کوردە کە پێی دەڵێن خیانەت. هیچ کەس گومانی لەوەی باشە مامۆستا دەمەوێت ئەوە بپرسم، ینی باسی مێژووت کرد، ینی زۆر قسە هەیە لەسەر مەسەلەی خیانەت بەداخەوە، ینی دەڵێن خیانەت لە نێو کووردا ڕەجیدا کوتاوە، یاخود دەڵێن کورد و خیانەت و پارە، یاخود لە لاوک و لە بەستەکان مەسەلەن کاوێس ئاغا باز لە خیانەتی کوردەکە کورد خائینۆ مێژوو ینی گەر بگەڕێنەوە 500 ساڵ لەمەوبەر لە سەردەمی منیشینیەکان، ینی ئێمە کە باسی خیانەتی سیوی ئاچی ئاب دەکەین کە هەموو 27 ساڵێکە کە پەدەکە لی بەرپرسیارە، بەڵام گەر بگەڕێنەوە بۆ مێژوو منیشینەکانش ئەمە منیشنی سۆرانە مەسەلەن منیشین بابانە هەموو لە سەرنجامی خیانەت لە ناوچوون. بەڕاستی ئەم ینی پرسیارێکی لۆژیکی، ینی بۆچی ئەم هەموو خیانەتە لە نێو کووردا هەیە، ینی 500 ساڵ لەمەوە پێش ڕەجووی داکوتاوە؟ من ڕاستە ئەوە گلەیەکە بەجگای خۆیەتی، بەڵام ئەم زۆر گلەیی لەوان ناکەم لە سەردەمی پێش سەردەمی مۆدێرنیتە و پێش سەردەمی ئەوەی کە میلەتان حەز بەوە بکەن کە نەتەوە ینی چی و نەتەوە چۆن دروست دەبێ و نەتەوە چەند ئەوەیە مقەدەسە. من باسی دوای ئەوە دەکەم. حقیقەت ئەوەیە کە خیانەتی سیوێکی ئاب لە سەردەمێکی مۆدێرنیتەدا دروست بوو، ینی میری بۆتان و میری بابان و میری ڕەواندز و ئەوانە پڕپڕە ئەردەڵان و پڕپڕە لە لاپەڕاکانی خیانەت بە یەکتر، برا بە برا، کوڕ بە باب بە کوڕ، مام بە برازە، ئەوانەی هەموو تێدایە لە نێو خێڵ و تیرەکانی کورد هەمووی تێدا. بەڵام ئەوەی کە لە مۆدێرنیتەدا لەوەی کە لە دوای وەی کە حیزبی سیاسی دەبێتە پێشهەنگی خەباتی کوردایەتی یا خەباتی سیاسی یا خەباتی ڕزگاری کە لە دوای یەکەم تشکیلی یەکەم حیزبی سیاسی بووە کە بەداخەوە ئەوانەی کە خیانەتی سیوێکی ئاپیان کرد خۆیان بە یەکەم حیزبی باشوور دەزانن کە پارتی دموکراتی کوردستانە، کە 20 ساڵێک دوایەوەی کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە مەهاباد دروست دەبێت لە دوای کۆمەڵی ژێکاف و ئەوان دێن لا ساکەرەوەی ئەوەی هەم یەک شت هەمیشە دایم دێڵەمە ڕۆژانە شەر لە 25 گەلاوێژدا کە ساڵوەگەری کۆمەڵی ژێکافە پرسیارم کرد ئەرێ خێرە حیزبی دموکراتیش خۆی بە 25 گەلاوێژ دەزانێ، خەیدەناکە حیزبی دموکرات خەڵکی سابڵاغێ بوون و ئەوە دیسانەکانە نزیکەکە، بەڵام ئەدی خێرە ئەینی ڕۆژ 25 گەلاوێژ 16 ئاب پارتی دموکراتی کوردستانی عێراقش لەو ڕۆژەیدا دروست کرابێت و ئەینی شت لە هەمووی خۆشتر و پێکەنین هێنەر ئەوەیە کە کاک مەسعودیش لەو ڕۆژەیدا سەرۆکی پارتی دموکراتی کوردستانیش لەو ڕۆژەیدا لەدایک بووت. هەرچەندە لە بەرنامەکە تۆزێک دەچینە دێرەوە، بەس بەڕاستی ئەمە ڕێکەوتە هەڵکەوتە ئەمە دروستکراوە، ینی مەسعود بارزانی لە ڕۆژی لەدایک بوونی کۆماری کوردستان لەدایک بووە، مەسعود بارزانی لە 16 ئابی 46 لەدایک بوو، ئەمە دروستکراوە. من خۆشتانە زۆر سادن بە خەڵکی بڵێن ئەگە درۆ ناکەن. ئێستا تۆ دەزانی کە لە کام مامان لە کامدایە وەنیە لە کام خستەخانە هەموو کە دەزانێ سەعات و مانگەکەی دەزانێت، سەعاتەکەشی دەزانێت، ڕۆژەکەشی دەزانێت. ئەی باشە بابێنن بە خەڵکی بڵێن کاکە لە پشتی ئەو قورعانەی مەسەلەن مەلا مستەفا بۆیان نووسیوە کە تۆ لەو ڕۆژەدا لەدایک بوو، یا مەسەلەن ئێستا دایان ناوە مەسەلەن ئی مەلا مستەفاش کە ئەسڵ و ئەساسی نییە، یعنی ئەمە فقط و فقط سۆدە کولتوریانەوە سۆدە ڕیشیانەوە کە لەگەڵ میلەت وەهمە دروستکردنە بۆچی، ینی بۆەوەی کە کاکەوە هەر لە قەدیمەوە بووە مەداحەکان بۆیان دەکەن خۆشیان پێیان خۆشە. مەسەن تۆ وەختێک ڕەزا شای ئێرانی دەتە سەرکار قەزار دڕوخێنیە، ڕەزا شا کابرایەکی ئەسکەرێکی لاتولوتی ئەو شمالی ئێرانە بوو، قەزاقێک بوو،
هات ئەلا کولی بۆی ڕاو ئینگلیس یارمەتی کرد و بوو بە سەرۆک وەزیران و دوای سەرۆک بوو بە پادشا دەی کە بوو بە پادشا هەموو کەرەسەکە ئامادە بوو یەک شتی نەبوو باکگراوند ڕابردوو هیچی هات کۆمەڵێک ڕۆشنبیری وەکار خست کوتی کاکە وەرن باگراوندێک سلسلەیەک بۆ من دروستکەن وەرن تەمێژوویەک بۆ من دروستکەن ئەوە بوو کە ئەنواعی ڕۆشنبیر و مەداح هاتن وا ڕەزاشیان کرد گەیاندەوە پەهلەوی هەر پاشناوی پەهلەویشاندەیە پەهلەوی کۆن ینی پێش هەورامەکان پێش زەردەشت یعنی هات ئاوا دەکەن ئەوانە ئەو ماڵەش بەڕاستی بەداخەوە بریا ئیدۆلیوان بریا نموزە جیوانە بۆی کە چاولێکەریە بکەن ماندێلا باە غاندی باە بەڵام ئەوان دەستن چاو لە سەدامی دەکەن ئەوان دەستن چاو لە شای ئێرانە دەکەن ئەوان دەستن چاو لە ئاتا تورکی دەکەن ئەمانە ئەوان دەکەنە نمونەی خۆیان ئەوان دەکەنە ئیدۆلی خۆیان ئەمە بە درێژایی مێژویان ئەویان کردووە خیانەتی سوێکی بۆچی دروست بوو یعنی مەسلەی خیانەت هیچ پاساوێک هەڵدەگرێت کە تۆ بڵێ وەڵاهی لەبەر ئەوە بوو بن بۆیە وام کرد خیانەتم کرد ینی خیانەت لە مێژووی مرۆڤایەتیدا هیچ پاساوێک هەڵدەگرێت نا مەسەلەن حەسەن خێری لە لۆزاندا کەمە ئەو ڕۆژانە لەوێ بنیادی لۆزان بوو مەسەن ناوەکەی زەق بوو زین چۆنە خیانەت یەکێک لە ڕیشە هەرە قورسەکانی لە ڕیشە هەرە معنەوی ئەوەی کە بتوانی مەلموسی کە ئەوەی کە بتوانی بیبینی چیرفانە یعنی تۆ ئەگەر بتەوێ خیانەت بکەی لە پێناو چیدا دەیکەی لە پێناو بەرژەوەندیدا دەیکەی لە پێناو بەرژەوەندی خودی خۆتدا دەیکەی نەک ئەوەی کە نەوەڵا لەبەر ئەو هۆکارەی بۆەوەی کە خزمەتی بکەم نا تۆ خزمەت خیانەتت کە کرد هەموو شتێکت لەبەر چاون بووە تەنیا بەرژەوەندی خۆت نەبێت بەرژەوەندی خۆت یانی ینی چیرفان ینی ئیمکانات ینی ڕۆپا ئەو خیانەتەی سیوێکی ماڵی بارزانی بە ڕەبەرایەتی مەسعود بارزانیان کرد لە پێناو چی بوو لە پێناو بەرژەوەندی عایلەی بارزانی بوو بارزانی نا خودی بنەماڵی مەسعود بارزانی حقیقەتێکە کە ئەوان ڕاستە بیانویان هێناوەکە ئەگەر ئێمە ئەوەمان نەکردبە ئەو ئەسڵ ئەساسی نییە ئەوە خەتا یەکێتیە کە نایە ئانالایزی بکە ئەوان پاساوی ئەوە دێنن لەبەرەوەی یەکێتی خەریک بۆ ئێرانی دێن ئێران بێنێت بەڵام وەکو لە پرسیاری پێشتر باسم کرد ینی خیانەت هیچ پاساوێک هەڵ ناگرێت تۆ بڵێ وڵی لەبەر ئەوە من خیانەت دەکەم کاکێ من تۆ بۆ دەیکەی من ئەوە خیانەتم بەدایکی نیشتیما کرد چون بووم بە جاش مەسەن بووم بە مەلای خەتێ بووم بە چی بەڵام ئەتۆ بۆ دەیکەی ئەتۆ بۆ دەیکەی ئەخۆ ناکرێت گەگە هەمومانمانەوێ بڵێن وڵات چونکە فڵانی کردی خیانەت ئەمیش دەیکەم پێش من فڵانی کردی ئەمیش دەیکەم جاوەکو ئەو میلەت نینیە مەگەوابێت ینی دەکرێت بڵێ وڵی لەبەرەوەی فلان کەس دزە منیش دزی دەکەم دقیقەنەوەیان ئەوەی دەڵێن ئێستا تەنیا شتێکی کە دەیڵێن و کۆمەڵێک مەداحێن لێ پەیدا بوو بە نێوی ڕۆشنبیر کە هاوارێ دەکەن دەڵێن ئافرم کاک مەسعود ئافرم نازانم چی ئەگەر تو ئەوە نەکردبایە ئێمە تێدا چوو بووین کوردستان کۆپۆژی بابە بۆ تێدا چوو بوون ئەگەلەوە ئەوە نەکرابایە ئەمانە زانیت چۆنە تئۆری دەدۆزنەوە تئۆری دەدۆزنەوە موبەڕیر دەدۆزنەوە بۆەوەی کە خیانەتەکەی بە خەڵکی نیشاندن کە ئەمە خیانەت دێ بەڵکو خزمەت بوو ئێستا کۆمەڵە خەڵک دەبینم لەو ڕۆشنبیرانەی کە خۆیان وڵاتیان بەرداون بە نێوی پارلەمانتار و بە نێوی نازام مەسئول لە قوچی و چیزی دێن فەلسەفەی بۆ دێننەوە کە ئەمە چ کارێکی ئاخڵانە بوو کە کاک مەسعود پەنای بۆ دوژمنی بۆ بکەری هەڵە بجە و ئەنفال کرد کە هات پەنای بۆوی برد وەک یەکێتی نەکرد کە مەسەرە ئەو پەنای بۆ ئێرە ئەمە ئەو پەڕی بێ شعوریە ئەمە ئەو پەڕی لێکدانەوە دەستبردن بۆ ڕژێمێک کە 1970,000 کەسی لە برای تۆ خوشکانی تۆ کوشتووە کە 8,000 بارزانی لە عشیرەت و خێڵەکەی تۆ ئەنفال کردووە کە 5,000 پەپولەی لە هەڵەبجە شەید کردووە ئەمە چی دەگەێری ینی تۆ دەست بخەیتە ناو ڕژێمێکی ئەوە ئێستا ڕۆژی وەیەتر بەسە قەید ناکە ئێستاوە سیوێکی باز دەکەین سیوێکی 27 ساڵەوە پێش بوو ئەگە دیسانەکانە بڵم باشە کاکە عەلەیکوم ئەسسەلام فەرمووکاچی ڕۆشنبیری پارتی فەرمووکاچی نەخێندەواری پارتی فەرمووکاچی کادری باڵای پێشکەوتووی پارتی کە من مناقشەیەکم چەند ساڵەوە پێش لە تەلەڤیزیۆنێک لەگەڵیان کرد
لێکوت کاکە تو عیبە میوان لەلاشەوە خۆی بە نەتەوەی دەزانێ کاکە من 44 ساڵە لێرە دێم و دەچم لەگەڵتان خەبات دەکەم و لە کەیەوە لەگەڵتان وەکو ئەوەی کە دەڵێن پەکێکە مافیەوە نیە لە باشووری کوردستان لە کاتێکدا کە ئەمە ماڵی تۆیە وەکو ڕۆژەڵاتیەک ماڵی پەکەکەیە هەمومان دەزانین کە کوردستان دابش کراوە و ئەو سنوورێکە هەیە سنوورێکی دەستکردە یعنی ئەمە کەی کە پاساوەڵ دەگرێ وڵای لە بەرەوەی تۆ ڕۆژەڵاتی بۆ نییە لێرە قسە بکەی لە بەرەوەی پەکەکە خەڵکی با بڵێن شوێنی جوگرافیان باکوورە بۆیان نیە لێرە خەباتکەن لە کاتێکدا لە ساڵانی هەفتە خۆیان لە سەردەمیەوەی کە خەباتیان دەکرد بەرامبەر بە ڕژێمی بەعەس لە ڕۆژهەڵات بوون لە باکوور بوون لە شاخەکانی باکووری کوردستان بوون لە ڕۆژهەڵاتی کوردستان بوون ینی ئەمە کە بەشی زۆری ژیانیان ئەوان لەسەر شۆرەوەری و بەدبەختی پارچەکانی تری کوردستان لەو پەڕی فەقیریدا بەسەر بردو یعنی ئەمە فقط پاساوێکی زۆر بێشعورانەیە کە تۆ بە من بڵێ میوان ئەمن بە هەواڵی باکووری بڵم میوان بۆ ناچیەوە ئەمانە کاکە کورت و کرمانجی ئەگەر موبەڕیرێکیش بۆ سیوێکی ئاو بێننەوە کە نێ موبەڕیر خیانەت هیچ موبەڕیرانوک و پاساوی هەڵ ناگرێت باش دیسان لەبەر دڵی تۆ لەوێدانێ ئەی کاکە خێر بوو دوێنێ گەورەترین دوژمنی مۆدێرنەتەی کورد لە ئەمڕۆدا کێیە کەس هەیە تۆ لە ئەجنەبێک لە ئینگلیسێک لە سویدێک پرسە گەورەترین دوژمنی کورد ئەمڕۆ لە دنیادا چێە هەموو یەکسەر ناڵن تورک هەموو یەکسەر ناڵن حکوومەتی وەردەخوان دواتر باسی مەسەلەی هاتنی هاکان فیدان و ئەمە دوێنێت لە چی بوو ینی ئەو باوەشە گەرما ئەو باش دواتر باسی ئەو دەکەی مامۆستا دەمەی پرسیارێکترەوە بکەم کە پێشتر تۆزێک ئاماژەت پێکرد هەندێک لە سەرانی پەدەکە ئێستا دەبینن یەک دوو ڕۆژی تر کە ئەم یادە دەکەنەوە لە بڕیەوەی داوای لێبوردن لە میلەت بکەن لە بڕێەوەی خەجاڵەت بکێشن دێن بەدەستکەوت دەیفرۆشتنەوە ئێمە شەقامەکانی هەولێرمان ئاوادان کردەوە ئەوەندە باڵەخانەمان دروست کرد بەڕاستی یعنی دەکرێت تۆ خیانەت بەدەستکەوت و بە گەورەی نیشان دەیت من ئارەزوو دەکەم وەک تاکێکی کورد دڵنیاشم ئێستا کۆمەڵانی خەڵک جویان لە من بێت ئەوانش عینی ئارەزووی من دەکەن کە ئێمە وەک ساڵانی بیدایەتی نەوەت کە وڵات وێران بوو کە مامۆستا مەعاشی نەبوو کە تەلەبە مێز و کورسی نەبوو لە سەری دابنیشێت کە وڵات بۆنی شەڕی لێدەهات هەموو وڵات دوای شەڕێک دوای ئەنفالێکی گەورە بڕوا بکە ئەڵعانەکانە ئێستا لە کۆمەڵانی خەڵک پرسا هاواری ئەوە دەکەن کە بگەڕێنەوە ساڵی 91 و 92 دوای ڕاپەڕین بە فەقیری بژین بەڵام ئەو لاپەڕە گڵاوانەی مێژومان نەبایە یەکێک هاتبای ئەو لاپەڕانەی دڕامبایە و مەحفی کردباوە کاکە ئەو لاپەڕانە لە ناو خەڵک عیبە لە ناو خەڵک عیبە من زۆر چاکم لە بیرە زۆر چاک وەختێک لە 96 تانکەکان هاتن بۆ هەولێر خەڵکی بریتانیایە خەڵکی سوئیدی کە خۆیان سوئیدین خۆیان بریتانیایین چیان بە ئێمە دەکوت دایانکو کاکە جا ئێمە هەموو عالم بۆ ئێوە دەگریاین هەموو عالم بۆ ئێوە چۆن سەرکردەکانتان چون سەددام و ماچ کرد ئێوە چۆن چون تانکەکانی سەددامتان هێنا کورە کاکە خۆ من نایڵم خەڵک دەیڵێ دەڵم بریا ئێمن چادەم بۆ چێ ئەمە پارکم بۆ چێ ئەمن عیمارەی دوبەیم بۆ چێ کە تۆ دەیکەی بە دوبەی کاکە دوبەی بۆ من نێ دوبەی بۆ ڕقاسەکان و بۆ فۆتۆ مۆدێلەکانی ئێرانی و تورکیەن بۆ حەفلە و مەحافلاتی خۆتانەکە دەیکەنە ئەو هۆتێلە حوت ئەستێرە و هەشت ئەستێرانە ئەمن دەم هەویست کە بەنانەڕەقە بژین ئەولەویەتی من ئەوە نەبوو کە هۆتێلی حوت ئەستێرە دروستکەم ئەولەویەتی ئەو میلەتە ئەنفال کراوە هەڵەبجە ئەوە نەبوو کە ئەمن بێم ئەو زەرق و بەرق و ئەو هەموو تەلەڤیزۆنی فۆتۆ مۆدێلەکان لە هەولێرە دامەزرێنم نەخێر ئەولوێتی من ئەوە بوو کە بە فەقیری ژابایم بەڵام ڕابردوویەکی سەربەرزانە ڕابردوویەکی پاقش ڕابردوویە کە بتوانم فەخری پێوە بکەم ڕابردوویە کە لە ڕووم هەڵبێت تەسلیمینەوەی دوای خۆمی بکەم ئەخرنەوەی دوای تۆ دەڵەچی کاکە ئەوە تۆ منیشت قەناعەت پێنا دەمکوتت کردم چوار ڕۆشنبیرت تێبەردام کە دەڵم ڕۆشنبیر مەبەستم لەو مەداحانەیە تێکەڵی مەکەن تۆ ئەوە منیشت جێبەجێ کرد ئەوە منیشت بێدەنگ کرد 120 بێدەنگم کەن هەرە من نا زۆربەی ئەو کەسانێک کە گەیشتونە ئەوەی کە ئەو بنەماڵەیە
هیچ هەدەفێکی خزمەتی میلەتی کوردیان نییە و تەنیا خۆشیان بە کورد نازانن مێژوو ئەومان پێ دەڵێت ئەگەر ئێمە تۆزێک بە وردی ئەو لاپەڕانە نەدڕێنین بیهێنینە بەر زەڕەبین و چاویان لێ بکەین بۆمان دەردەکەوێ کە سەرتاسەری کاکە شۆڕش ئەیلول پێ دوای خیانەت نەبوو شۆڕشی هەڵبەت باسی ئەمەش دەکەی مامۆستا مەسلەی سیوێکی ئاب تەنها خیانەتێک بوو بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان یەنەکە یا خۆت خیانەتێک بوو بەرامبەر بە نەتەوەی کورد نەخێر کەمترین پشک وە بەر یەکێتی نیشتیمانی دەکەوێت یەکێتی نیشتیمانی حیزبێکی سیاسیە ئەوەیە کە کردوێتی خۆراکی چاچی دەستکەوتووە ئەو جا تەبلیغ دەکات لەسەوەی کە بابە ئەو لایەنەکەی لای من ڕقیبەکەم پیسە ڕقیبەکەم خائینە ڕقیبەکەم گڵاوە ئەوەی بۆی هاتووە بەڵام من و تۆی خەڵکی هەژار و فەقیر من و تۆی خەڵکی خوێندەوار و من و تۆی کەس بە و دوو دەسینە زانکۆکانی دنیاە چۆن باسی لاپەڕەکانی مێژوومان بکەین ئەخ کاکە زۆر خۆشەکەەوە تۆ لە دنیای دەرەوەی ئەو ڕەکانە دنیا بۆتە گوندێکی بچووک تۆرە بزانە مناڵەکەی تۆ لەو پەڕی کوردستان بەو موبایلەی ئاگای لەوەی هەیە کە فلان مۆت فلان شت فلان تەکنۆلۆژیا فلان شت لەو پەڕی کانەدا و ئوسترالیایە ئێستا ئەوە چ دەکا ئاگای لێ هەیە کە کاکە منیش سیارەی کارەبام دەوێ بنزین پیسە گازۆل پیسە ئەمیش سیارەی کارەبام دەوێ ئەمنیش ڕۆبۆتم دەوێ تۆ ناتوانانی لەگەڵ ئەوە بربەرەکانی بکەیت ئەوەی کە ئەو ڕۆکانە زانین چۆنا ئێمە وەکو کۆمەڵانی هەموو دنیاە نەڕۆی زۆر باش دەڕۆینە پێشێ بەڵام ئێمە مشکلێکی گەورەمان هەیە ئێمە سەرکردەمان خائینە سەرکردە دەنێ و ماڵی خۆتدا خائین بێت یەکجار پیسە یەکجار بێدەرمانە بێدەرمان بۆیە ئێمە دەبێ هەمومان ئەمە قەت گلەی لە میلەت ناکەم میلەت فەقیرە میلەت هەژارە میلەت کاری خۆی دەکا میلەت وەزیفەی نێکە فکر بکاتەوە من وەزیفەمە تۆ وەزیفەتە ئەو وەزیفەیەتی فکر بکاتەوە مەبەستم خوێندەوار و نوخبە و ڕۆشنبیرە خەتای مشکلی میلەتی کورد ئەوەیە کە نوخبەیەکی نییە کە خەتی بداتێ نوخبەیەکی نییە ڕۆشنبیرێکی نییە کە سیستمی بۆ دامەزرێنێ ئەگەر ئێمە سیستمێک دامەزرێنین ئەگەر ئێمە سیستمێکمان هەبایە کە خیانەت کفرە خیانەت خەتی سوورە خیانەت هەر چۆنێکی کە دەیکەی کاکە من لەبیر مەساڵانی هەشتا لە سوید جاسووسێکی حربی عالەمی دووەمیان دیتەوە جاسووسێکی سویدی یەک تاقە جاسووس یەک تاقە سیخور کاکە تەواوی ئەو جەریدانە لە سەریان نووسی نازانم بەدبەختە دەژووردا بۆ خۆی مرد لە خەجاڵەتیان چیچی یعنی یەک سیخور لە سەرتاسەری حربی عالەمی بۆ سویدێکی 50 ساڵ دوایە شەرم بوو پێیان شەرم بوو کە چۆن لە حربی عالەمی دووەم ئێمە سیخوڕێکمان بە پیاوی هیتلێر دەمەی ئەم پرسیارە بکەم بەڕاستی دەمەی ئەم پرسیارە بکەم ئەم کتێبە بە ناوی سیوێکی ئاب هەڵگەڕەنەوەیان درێژە پێدانی مێژوو دیارە هەڵبەت باسی خیانەتەکانی پەدەکە دەکات یعنی تۆ سێری کە ئەم کتێبە 500 لاپەڕێ هەموو بە بەڵگە و دیکۆمنت باسی خیانەتەکانی پەدەکە دەکات بەڵام لەگەڵەوەشدا زۆر نمونە هێناوەتەوە وەکەوەی بەڕێزت باست کردەوەی سوێت لە مێژووی مرۆڤایەتیدا چ لە سەردەمی ئیسلام و لە پێش هاتنی ئیسلام و لە سەردەمی مۆدێرنا هەموو ئەوانەی کە بابلەنسی خۆڕیان کردووە یاخود خیانەتیان لە وڵاتەکەی خۆیان کردووە دوجار بە سزا گەیشتون بەڵام لە وڵاتی ئێمە لە ناو کورداندا ئەوانەی خیانەت دەکەن بە سزای خۆیان ناگەن بگرە پاداش دەکرێن یعنی مەسعود بارزانی کە سیوێکی ئابی کرد وەکو سەرۆکی پەدەکە دوایی بوو بە سەرۆکی هەرێم یعنی بوو بە سەرۆکی نەتەوەیەک بوو بە سەرۆکی هەموو گەلی باشوور یعنی ئەمە بۆچی لە ناو کووردا ئەوانەی ئەو سەرکردانێک کە خیانەت ناکەن ئەو سەرکردانێک کە خیانەت دەکەن سزا نادرێن و بەگرێ گەورە دەکرێن کردیکاکە مەجان ئێمە لە زۆر شت تەواوین من ڕۆشنبیرمان نییە ئەو پرسیارەی کە تۆ دەکەی وەزیفەی نوخبە و ڕۆشنبیرە نوخبەی خەڵکی کەلار و خەڵکی دەشتەکان و خەڵکی شارە زور و خەڵکیەوە نییە ئەوان شەو و ڕۆژ لەگەڵ مشکلاتی ژیان خەریکن و کاری خۆیان دەکەن و شووتی و کاڵک و گەنم و جۆی خۆیان ئەوە دەکەن ئەوە من و تۆین کە دەبێ ڕای سڵەچێنین ئەوە من و تۆین کە دەبێ مەداح نەبین دەبێ مستەفید نەبین دەبێ فەوری پاڵ دوژمن وەدەسەڵات نەدەین ئەوەی کە مشکلی ئێمەیە ئەتۆ پێم بڵێ یەک وڵات لە دنیاە یەک وڵات بەبێ نخبە و بەبێ ڕۆشنبیری ڕووناک بەبێ ئەوەی کە وریا وشیار دروست بوو بێت دروست نابێت ئەوانن کە سیستم دروست دەکەن کە سیستم دروست بوو من و تۆ بە دوایدا دەڕۆین
خەڵک بە دوایدا دەڕوا کۆمەڵانی خەڵک دەنگی پێدەدەن کە سیستم دروست بوو ئەتۆ کە خیانەت کرا دەوڵەتێکت هەیەکە کە لەسەر ئەو بناغەیە دروست بووە و ئەو دەوڵەتە ئیجازەت پێنادا ئەو وڵاتە ئیجازەت پێنادا ئەو محکەمەیە ئیجازەت پێنادا کاروە وەک بەرزەکی بانان بۆی دەرچی کاکە تۆ دوێنێ خیانەتت کردو وەرە پێشە بزانم بۆ کردت بەریش دێنێەوە دەڵێ یەکێتی ئێرانی هێناوە زۆر باشە ئەتۆ بۆ دەیکەی ئەتۆ بۆ هەر پرسیارێکی سادە کاکە قبولمان کرد بەرامبەرەکەت ڕقیبەکەت خائین بۆ نازانم چی بۆ پەنای بۆ دوژمن بردو ئەتۆ بۆ دەیکەی باشە مامۆستا پرسیارێک ئەوە گوتمان پاسابی ئەوە کە یەنەکە ئێرانی هێناوە بەڵام گەر تەماشا بکەین لە مێژوودا گەر بگەڕێنەوە بۆ ساڵانی هەفتا و پێش هەفتاش عێرفانی قانعی فرد باز لە پەیوەندیەکانی قازی محەممەد بە پەیوەندیەکانی مەلا مستەفا باوکی مەسعود بارزانی دەکات بە بەریتانیاوە باز لەوە دەکات کە بەریتانیەکان مەلا مستەفا بارزانیان هەڕفاند بۆ ئەوەی کە بچێت بۆ کۆماری ئیسلامی ئێران بۆ کۆماری مەهاباد بۆ ئەوەی کۆماری مەهاباد تێکدات هەروە بەڵگە هەیە کە بە پێی بەڵگەنامەکانی ساواک مەلا مستەفا ڕۆلی هەبووە لە بە کوژدانی قازی محەممەد یعنی پرسیارەکەی من ئەوەیە باشە یەنەکە ئێرانی هێنا ئەمە پاساوێکە بەڵام خۆ قازی محەممەد خۆچی ئێرانی نهێنا بوو بۆچی مەلا مستەفای باوچوو مەسعود چوو کۆماری یەکەم کۆماری کوردستانی تێکدا و ڕۆلی هەبوو لە کوشتن و لە سێدارەدانی لە تئۆری و لە تێزەکان و لە بۆچوونەکانی ئەو کابرایی کە ناوتێنانی ئەم کاتی خۆشی داڵی 2010 لە هاوڵاتی ڕۆژنامەی هاوڵاتی لەم ناچینە سەر ئەم شخصە بەڵام باسی بەڵگە و دیکۆمنتەکان ئەو بەڵگانە ڕاز نییە ئەو بەڵگانە بەڕاستی ڕاز نییە بەڵام حقیقەتێک هەیە ئەم 100 جارم باس کردووە مەلا مستەفا خۆی و عەشیرەتەکەی 500-600 کەس بوون نەهات بوون بۆەوەی کە یارمەتی کۆمار بکە ئەسەن ئاگادار نەبوون کە کۆمار لە دوو ڕێبەنداندا دروست دەبێت هەر مانجێک بوو کە قازی محەممەد و هاوڕەکانی لە باکووە گەڕابوونەوە فرقەی ئازەربایجان دروست بوو پەلەپەلێک دەکاری کوردانی سەردەمی کۆمەڵی ژێکاف کەوت ئەو دەمی کە قازی دەستی بە سەرداگرت بوو و چوو بۆ ژێر هەیمنەی قازی محەممەد و خزمەکانی مەلا مستەفا دەو ڕۆژەی داخۆی عەشیرەتەکەی ئینگلیز ڕاوی نابوو بەڕاستی خۆ ئەو تئۆریە هەیە کە قازی دەترسا کە ئینگلیس چونکە کوردەکان ڕابطەیەکی نزیکیان لەگەڵ سۆڤێتیەکان لەگەڵ ستالینی دروست کرد بوو ئەوان گومانیان دەکرد لەسەر مەسلەی تئۆری موئامرە و تەوتەئە کە نەکا ئینگلیسیەکان مەلا مستەفایان ناردێ نانە بریان مەلا مستەفا ئەوەندە شەم و ئەوەندە گەورە ببایە کە ئینگلیس کاری پێسپار بایە نا ئەوە نەبوو مەلا مستەفا حکوومەتی مەلیکی بە 4 دانە تۆپ و تارە شکاوەکانی ئەو زمانی ڕاویاننا لە چۆستانەکانی خۆیان و بلە و بارزان و ئەوانە و هاتم بۆ چۆستانەکانی شنە و نەغەدەی کۆمەڵی ژێکاف کوتی کاکەوانە هاو نیشتیمانانی ئێمن دەبێ بچین بەرەو پیران هێنایان تەسادوفی ینی بای ئەکسیدن بە قەولی ئینگلیسی لەو ڕۆژەیدا کەوان گەیشتە مەهاباد ئیعلانی جمهوری مەهاباد بوو جمهوری کوردستان بوو کوردیش دەڵێ میوان خۆشەویستە و ئەوە حرمەتێکی زۆریان گرتن ماڵەکانیان دابشکردن ژن و منداڵیان دابش کرد بەسەر خەڵکی سابڵاغ و نەقەدە و شنوێدا ئەوجا قازیش با پێ بڵم مەلا مستەفا قەت بە شاهیدی هەژار و زەبیحیش و هێمنیش کە لە شۆڕشی ئەیلولدا بوون بە شاهیدی وانیش قەت قازی خۆشنەویستۆ قەت چونکە بە ڕەقیبی خۆی دەزانی قازی پێ هیچ نەبوو ئەمە قازی هات ئەو ژنراڵەی کە 4 دانە جیلی ژنراڵیان لە باکووە هێنابوو لە سۆڤێت دەبەری 3 کەس کرد مەلاژ لێوێ بوو مەلا مستەفا 500 سەکداری ئامادەشی لەگەڵ بوو ژنراڵەکانی دیکەی سەکداریشان لەگەڵ نەبوورێکی عەشیرەتی خۆی لەگەڵ بوو کوتیان ئەی بە کاکە ڕوتپەی ژنراڵیان هەر لەوێش دا بە قازی محەممەد سوود دەست بە دەجلەکانی لەبەر کرد و چوو لەبەر ڕسامەکەی ڕسمێکی گرت و ئەو ڕسم بڵاو بۆتەوە ژنراڵ بارزانی نایبرێتەوە لەنا خۆم مقابلم کردو لەگەڵ جەنابی مام جەلالی لەگەڵ مامۆستا ئیبراهیم ئەحمەدی لە نەوەدەکان
دەڵێ کاکەمە پێمان وابوو کە ئەوە ژەنەراڵە و هەموو شەوێ لە کرێملین لەگەڵ برێژنێفی دەخواتەوە و دادەنیشتنەوەوانە کە چوین بۆوێ کاکە کتمە دیتمان کاکە ئەسڵ و ئەساسی نێ و ئەسەن شتی وا دەگۆڕدانێ و ئەوان هەروەکو پەنابەر نردویانن بۆ سیبری ئەوانە و لە دوکانی قەسابێکی کاری دەکەنوانە یعنی باشە مامۆستا با ئێمە ڕۆشنبیر بوو ڕۆشنبیر ئەوەی کرد ئێمە باواز لەم مێژوە بێنین ینی باسی ئەومان کرد کە پاساوی دێنەوە لە سیوێکی ئاب بەوەی کە یەنەکە ئێرانیێنەوە بەڵام گرت مێژوو هەڵدەینەوە دیسان ینی ئەوەی مامۆستا عەبدوڵڵا حەسەن زادە و دکتۆر قاسمن و لە نامیلکەیەکدا بەناونیشانی خیانەتەکانی قیادە موقەتە بەنەتەوەی کورد لە ساڵی هەشتاویە کە بڵاویان کردوێتەوە ینی باز لەوە دەکەن کە دیسان پەدەکە و بنەماڵی بارزانانی کە ڕۆلیان هەبووە لە بەکوژدانی دەیان پێشمەرگەی ڕۆژهەڵات و هەروە مەسلەی سی ئابی 2014 کە دوێنێ پێرێ بوو لە شنگالیان چۆڵ کرد یعنی باشە خۆ لە شنگالیش خۆ یەنەکە ئێرانی نهێنا بوو ئەی شنگالیان بۆ خۆ شنگار دوێنێ بە قەولی تۆ ڕاست دەفەرمووی زۆر تا بۆیە ئەمن ئیستناد بە نووسینەکەی دکتۆر قاسم و مامۆستا مەلا عەوڵای دەکەم کە من بیستمە ئەو دوانە نووسیویانە مامۆستا عەبدوڵڵا حەسەن زادە خیانەتەکانی قیادە موقەت لە ئینتیشاراتی حزبی دموکراتی کوردستان کە ئێستا بە خۆشیەوە هەیە لەسەر تۆڕی ئینترنێتیدا کاکە خۆ ئێستا فیلمەکان ماون هەموو جارە دایدێنە و برادەرانە ڕۆژنامە نووسێکی زۆر ئازامان هەبوو بەفرین ئیستەر تیوی بوو ئەو دەمێت تیوی بوو مێت تیوی بۆ دەمناویە بەڵێ فەقیرە خۆ بەڵێ ئەو کچە گەنجە لە شنگار پێش بە ورگزلەکان دەگرێ مەسئول عەسکەریەکان خۆ هەیە فیلمەکەی هەرۆ دەڕۆی بۆ چۆ دەڕۆی کاکە بەجێمان دێڵی هەموو لە پیکاپەکەیدا دانیشتن هەڕۆ ڕۆیشتن کاکە ئەوێ ڕۆژێ 15-20 پێشمەرگە 15-20 گریلا فریا کەوتپایان کاکە شنگارەوە بەزمەی بەسەر نەداهات ئەم هەموو کسە جوانە کەنیزەمان نەدە و بە مێژوو کاکە کەنیزەکی ئێستا کوونێ کە داعش بە دنیای فرۆشتۆ ئێستاش هەن لە زۆر وڵاتاندا لە ڕوویان هەڵنایە بڵێن کوردین ئەو کچانە لەو پەڕی پاچیدا بوون بە کەنیز ئەو کچانە لەو پەڕی پاچیدا چونکە تۆ دەزانی کە شنگاریەکان ئیزەدیەکان زۆر لەباری ناموس و لەباری ئەوانەدا یەکجار متعەسیبن باشە مامۆستا ئەمە دوا پرسیارم لەسەر ئەم تەوەرە باسی ئەم هەموو خیانەتەمان کرد کە پەدەکە و سەرانی بارزانی کردویانە و لە مێژوودا بەبەردەوامن ینی دوا پرسیارم لەسەر ئەم تەوەرە ئێمە لە ژێر حەڕەشەکانی خیانەتی بنەماڵەی بارزانی و پەدەکە بەردەوامین مەترسیەوەیە کە جارێشتر سیویەکی ئابەکان دووبارە ببنەوە ئەڵین چۆنە ڕەنگە بە سیوێکی ئاب نەبێت بەڵام وەکو دوێنێ دەبێت بە شکلی دیکە دەبێت بە شکلی شنگار دەبێت باشان بنەماڵە بۆ ئەوەندە خیانە دووبارە دەکەنەوە ئەزانی بۆ چونکە هیچ ئەتفێکیان بۆ کردیە هیچ ئەتفێک ئێمە دێ بگەینە یەقین هەتاکوونە من و تۆ نەکەینە یەقین و نەچین دە قوڵایی ناسینی ئەو خەسارناسەی کە ئەو بنەماڵەیە بۆ کوردیان بارهێناوە ئێمە بە هیچ ناگەین ئێمە هەر دەیڵێنەوە خەڵک دەڵێ کاکە وسمێ فشە بەزنی هەموو شێوە لەسەر تەلەڤیزیۆنی کاکە ئەمە دەڵێم میلەتەکەم فەرامۆشکارە بیلەتەکەم لە بیر دێتەوە کەم دوێنە شێوەچم کردووە دەنا هەردە شەو لەوە پێش ئەمە لەو قسانم کردووە دیسان دەیڵێمەوە لە بە حزوری جەنابەت لە تەلەڤیزیۆنەکەی جەنابەت دەیڵێمەوە بۆ چونکە دڵنیام میلەت لێرە دەسێ لێرە دێتە دەرێ بۆیە وەزیفەی من وەزیفەی تۆ وەزیفەی ڕۆشنبیر ئەوەیە کە ئەو میلەتە ڕاچڵەچێنێ کاکە بۆ چۆ دەچی کاکە وەک چۆن بەفرینە و خەڵکەی هاوا لێ کرد ئێستاش دوای ئەو هەموو ساڵەی کورتە فیلمەکەی یەک چرکە کاکە هەزار دەنگیتە هەزار معنای هەیە هەزار وشەیە ئەو یەک چرکەی کە ئەو دەمی گرتویانە بۆیە دەڵام ئێمە دەبێت لە شتی دیکە بترسین کە ئێستا کوونە تەسەووری ناکەین ئێمە دەبێت لە شتی دیکە بترسین کە ئێستا ئەم درۆ جەلەستانە بێنین مەترسیەکانی خیانەتی پەدەکە بەردەوامە کاکەوەی کە لە شەڕی داعش دەچوون پیشیان دەکردو هەر دوێنێ پێرێ کادرێکی عەسکەریان بزانە هەموو مەسئولە عەسکەریەکانی کە لە شەڕی داعشی یەکێتی جوابیان داوە کاکە بەرنامە لەسەر کرا لەسەر کەماڵ کەرکوچی کاکە هەموو دنیا دەزانێت کە کەماڵ کەرکوچی درۆی کرد هەموو عالەم دەزانێت کە ئەو پەڕی درۆی زلزلی کرد لەسەر مەسەلەی حەکاری لەسەر مەسەلەی شەیدەکانی حەکاری بەڵام کاکە کەس بکەڵنێ وەڵڵا ئەمە پێم وابوو بۆ بەیانی
هیچ نەبێ سەرکردایەتی پارتی جۆی دەگرێ و فڕێداتە دەرێ بەڵام کاکە هیچ نەبووە باشە مامۆستا پرسیارێکی دروست بوو چونکە هەموویان دەوەیدا مشتەڕەکن ئەگەر بێن جۆی کەماڵی بگرن بڕوان پێ بکە ئەوان کەماڵ هەزار شتیان لەسەر باشە مامۆستا گەر تەماشا بکەین خودی مەسعود بارزانی هەمیشە خیانەتەکان بە دەستکەوتی خۆی دەزانێت بۆ نمونە لە کتێبی بارزانی و بزوتنەوەی کورد لە بەرجی پێنجەمی دیسان باسی ئەوە دەکات کە پەکەکە و یەکێتی یەنەکە شنگالیان چۆل کردوانی ئەمە مەترسی نییە بۆنەوەی داهاتوو کە بەم شێوێت چاواشە دەکەن چاواشەکاری معنای چییە تۆ بچۆنا وشەی چاواشەکاری ئەتۆ سوور دەزانی کە ماوە مەسا عەلی کەریم بەرابەر دانیشتۆ چاکەت و پانتۆی دەبەردە ئەتۆ دەچی دەڵێ وڵی کاکە ئەو عەلی کەریمێ جلی کوردی لەبەر نانا بە تای دەرپێکی کوردەوە هاتوو ببرنا یعنی تۆ کە دەسەڵاتت هەبوو کە پارەت هەبوو دی ئەوە دەڵێ کە میدیای چاوەشەکارت بێ ئەتۆ دەڵێ ئەو مستەشارەکەی هیتلێری دەیکوت بڕۆ درۆ بکە لە هزار درۆیان درۆیەکە باوەڕ پێ دەکەن ئەو یەک تاقە درۆیە بۆ مەبەستە زۆر باشە مامۆستا دەچینە سەر تەوری دووەمی بەرنامەکە من بەرەو کۆتایی دەڕوات لە چەند ڕۆژی ڕابردوو هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا هاتە عێراق و دواتر هاتە باشووری کوردستان خوێندنەوە کتێ بۆ هاتنی هاکان فیدان کە پێشتر بەرپرسی دەستگای میت بووە کە هەمیشە دژ بە کورد بووە هاکان فیدان بۆچی هاتووە بۆ باشووری کوردستان بە تایبەتی گەر تەماشا بکەین شەو لە عێراق نەماوە بەرەبەیان ئەو ڕۆژەی کە هات بە درێژایی لە بەغدا بوو بەڵام لەوێ نەخەوت بەرەبەیان زوو هاتە هەولێر ینی خوێندنەوەی تۆ بۆچی هاکان فیدان شەو لە بەغدا نەماوە هات بۆ هەولێر لەوێ خەوت باشە کاکە هێمنجان تۆ دی بۆ بریتانیا بۆ لای من بەڵێ سەردانێکم بکەیت بەڵام لەو لاشدا براو کە سوکاری خۆت لەوێ لە لای من دەمێنیەوە لای براکانت بێگومان براکەم لە پێشتر کاکە خوا ناشادێتەوە ئەوان شەریکی ماڵی و شەریکی هەموو شتێکن لەگەڵ میتی تورکیا یعنی هاکان فیدان مەسعود بارزانی بە برای خۆی دەزانێت نه شتێک هەیە لە زمانی ئێمە بە نزیکی خۆی دەزانێت شتێک هەیە لە دنیای سیاسەتدا پێی دەڵێن زمانی جەستە زۆر کەس پسپۆرە لە زمانی جەستە زۆر کەس دەزانێت بیخێنێتەوە ئەتو ئێستا چۆن چاو لە من دەکەی بۆ دەخێنێتەوە کتۆ بەبەستت چیە ئەوە علم ئیسپاتی کردووە چاو حرەکەتی هاتنە پێش تۆقە لێدانەوە تۆقەکردن کاکە تو بڕۆ چاو لێکە بزانە چ باوەشێکی گەرم بێکدا دەکەن تالیخەم باوەشە گەرمە مانای چی دەگەێنێت یعنی تو لە برام نزیکتری یعنی ئەمن تۆ چارە نووسمان یەکە ئەمن چارە نووس ئیوان چییە خۆ بەرژەوەندی نەتەوەیی نییە ئیوان چارە نووس ئیوانە چیرفانە ئەی معلومە چارە نووس ئیوان نەوتە بەرمی لە نەوتەکانە کاکە تا ئێستا بە خۆڕایی داوتانی نیە ئێستا شەر بەردەوام بن بە خۆڕایی مادنێ ئەخە کاکە خۆ تۆ ئەگەر ڕۆشنبیری هەبێ کورد ناچێ یەخەی بگرێ نایەتە سەرجادێ ئەرە کاکە خۆ نوتی تۆ نییە خۆ نوتی بلەو بارزان نییە نوتی ئەو ملەتە فەقیرەیە باشە تۆ قابلە ئەو چۆستانانەی پێنجێن ئەو ساڵدە و زستانەیدا زستانی پێنجێن و بەرزایەکانی قەڵات زێ و قەندیل مەشهورن بۆ سەرمایە ئەتۆ بەرمیلێکن نەوت دەدانێ بەڵام ئەتۆ بەرمیلی نەوت دەدەی بە تورکیا بە $90 لە بازاری بە $79 بە $80 بە $85 یعنی ئەتۆ دەبێ بێن کاکە ئەو خەڵکان والێ کردو وایان خەستاندۆ دیفاع لە خۆشی ناکە دیفاع لە شیرفانی خۆشی ناکە ئەوە خەتای منە شەوێک کەمە هەموو شەوێک کەمە ئەم قسام بکەم دەبێ هەموو سەعاتێ قسام بکەم دەبێ هەموو نەکتە من ئەتۆش ینی دەبێ ئەوە بکەینە باو دەبێ بکەینە کولتور باشە مامۆستا ئەم بنەماڵەیە بۆ خزمەتی میلەتی کورد نهاتون ئەو بنەماڵەیە بۆی هاتون کە کورد نەبێت هیچ زۆر بەداخەوە مامۆستا هاکان فیدان لە ناو هەولێر سوپاسی بنەماڵی بارزانی و سەرانی کوردی کرد یعنی لە دنیای سیاسەتدا کاتێک دوژمنەکەت سوپاسی تۆ دەکات بەرامبەر بەوەی کە تۆ دەستت هەبووە لەوەی کە گەریلا شۆڕە جێرەکان شەهید بکەیت کاتێک دوژمن پاداشت دەکات سوپاس و ستایش دەکات ئەمە چی دەگەێنێت هیچ ناگەێنێت حەسەن خێریان نەبر بۆ لۆزانێ نەبر بۆ کۆبوونەوەی کۆنفرانسەکەی پاریسە چیان لێ کردووە هەر ئەو تورکە هەر باپیری ئەو هاکان فیدانەی کاکە هاکان فیدان بەداخەوە بۆ خۆی کوردە بەداخەوە کوردە بریا دایکی نیشتیمان قەت زۆڵی وای نەبوایە قەت زۆڵی وای نەخسپایەوە کاکە حەسەنیشان ناوە لێ کرد
حەسەنیان هاوا لێ کرد بردیان لە وەکو بووکە شوشەی دایاننا خودی ئاتاتورک کە دەبێتە باپیرەی ئەم میتەی کە ئێستا کوونیە دەسەڵاتی لە تورکیا سیاست دەکا ئەوان لێ کرد دوایەکانە کوشتیان دوایە کوشتیان بۆ خۆی وەسێتی کرد ینی سارە نووسیاکان فیدانیش هیوادارم من هیوادارم هیچ ئارزوێشی بۆ ناکەم لەگەڵ هەمووی دار و دەستەکەی لەگەڵ ئەوانەی کە خیانەت بە میلەتی کورد دەکەن لەگەڵ ئەوانەی کە ئەو ڕۆکانە پاڵیان وە دوژبنی کورداوە بۆ لەگەڵ میتی تورکیای هەڵدەسەندادنیشین بەروبوومی ئەو میلەتەی دەدەم بە میتی تورکیای هیوادارم عینی چارەنووسی حەسەنی خەیریان هەبێت عینی چارەنووسیان هەبێت بەڵام ئەو یەک پیاوەتی کرد لە ئاخرەکەیدا وا دەڵێن داستانەکە ئەگەر نەشکرابێت داستانەکە خۆشە دەڵێ لە جێگایەکم بنێژن کە هەموو ڕۆژە تفم تێکرد سوکامە خیانەتم بنەتەوەکەی خۆم کرد یعنی خاینەکان دەبێت هەموو ڕۆژ تفیان تێ بکرێت بەڕێی من هەموو ڕۆژەنا هەموو چرکەیەک دەبێت ئەخ چۆنە تۆ خیانەت بە دایکی نیشتیمان دەکەی ئەخە تۆ چۆن خیانەت بە منداڵی هەڵەبجەی دەکەی ئەخە تۆ چۆن بەروبوومی گەرمیان و ئەنفالی گەرمیانی دەدەی بە تورکان کورەکاکەوانە زۆر کورەکاکەوان شانداغی بە فۆتۆمۆدیلێکی وانەوە دەکەن کورەکاکە ئەو هەموو هونەرمەندە لێرەیە ئەو دەچێ کچی برایم تا کلاسی کە لە خیانەتدا هیچی نێشتۆتەوە هیچ پەردەیەکی نێشتۆتەوە هەمومان دەزانی کە کچەکەی دێنێ بیتاقی بۆ دەفرۆشە بە 2000 دلاری کورەکاکە مەخەبەت ئەمن لە خیانەت نەبێت چیەوە ئەوە خیانەت نەبێت چییە کاکە چۆن دەبێ هەولێر پڕ بێ لە فۆتۆمۆدیلی ئێرانی و ئەوانە وشەکەی دیکە بەکار نایانم بەڵام باوەڕکە هەمویان بەوەی هاتوون کابرای فۆتۆمۆدیلی هێناوە هەر ئەو ماڵە کوڕەکەی نەوەکەی دەڵێ ئەمە دەزانین ئێمە هەموو ڕۆژێکمان سێویەکی ئاباب دەڵێ حەسەن زیرەک و محەممەدی مام لێ من بە خەڵکیم ناساند توخوا ئەمە چ دەکەی لەگەڵەوەی ئەوە چاواشەکاری کاکەوان دانێ میلەتی کورد سووکە ئەمە شەڕی تایبەتە لە باری کولتورەوە لە باری ئەدەبەوە لە باری کاکە ئێمە ئەوڕۆ ئەولۆڤیەتی میلەتی کورد دوای ئەنفال و دوای هەڵەبجە و دوای ئەو وەزعی ئەولۆڤیەتی کورد ئەوەیە کە ئێمە بە پەروەردە بە سەحا بەوانە ڕابگەین یا بە فۆتۆمۆدێلان ڕابگەین یا مەسەن کابرایەک بێنی بە زاڵ دەهۆڕ و زوڕنا بیکەین بە هونەرمەند و هەڵکەوت بەڵکەوتێک دروستکەین ساز و مازان بۆ دەم بیکەنە هونەرمەند و منداڵ پێی هەڵپەڕن و ئەوانە توخوا ئەمە ئەولوێتی میلەتی کوردە ئەوڕۆ ئەولوێتی سیاسەت مەداری کورد دڵسۆزی میلەتی کورد چییە؟ مامۆستا گەر تەماشا بکەین نەدەبوو مەکتەب دروستکەین نەدەبوو ڕێگای شەمەندەفەر دروستکەین نەدەبوو خەستەخانەی چاک دروستکەین کاکە خەستەخانەیان دروست کردووە بۆ دەوڵەمەندەکان کاکە ئێستا پارەی کارەبا لەسەر فەقیر و هەژاری دەڵە های کۆست وشەیەکیانی ناوە خەڵک نازانێت چییە پریپێند و های کۆست یعنی ئەو کەسانەی باری چینایەتیەوە لەنگۆ لە سەرترن ئەوان با تۆزێک زیاتری بدەن باشە مامۆستا عیبەوە لە دنیای مۆدێرندا ئەوە عیبە حاکان فیدان هات لەگەڵ چەند حیزبێکی ئیسلامیش و حیزبێکی باشووری کوردستانیش کۆبەوە یعنی کۆبوونەوەی بەم جۆرە لەگەڵ ئەم حیزبانە و لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیدا لە هەولێر نێگوتێمە سوپاسی حکوومەتی هەرێم دەکەین گوتی سوپاسی حکوومەتی هەولێر دەکەین یعنی ئەم تێڕوانینەی هاکان فیدان بۆچی ڕاست چاکی کرد ئەوە تەنیا کارێکی چاکی هاکان فیدان بوو کە باسی حکوومەتی کوردی نەکرد حکوومەتی ئەو لە ڕوانگەی خۆیەوە دەڵەما لە ڕوانگەی خۆیەوە وەکو تورکێکی شۆڤێنیست فاشیست تەنیا شتێک بوو کە پڕ بە قالبی تورک کردی ئەویژەوە بوو کە حکوومەتی کوردی چی ئەوان ئێستاشتە گاڵتەت پێ دەکەن حکوومەتی کوردی چیە لەگەڵ عەشیرەیە کاکە ئەوە بلند ئەجەوید 30 ساڵەوە پێش دوی کاکە کوردی چی ئەوە کلان لیدر ئەوان کە گاڵتە بە حکوومەت و بە کوورد دەکەن ئەی بۆچی بنە ماڵی بارزانی پڕ گاڵتە پێکردن بە کورد پڕ بە دڵی بۆ بنە ماڵی بارزانی بەم شوەیە ئەخە لە توبچەوەی لە ڕۆشنبیرەکان پرسەکە 3000 دکتڕای کۆ کردوێتەوە لە هۆڵێکی لە ڕێفراندۆمەکەیدا کابرا هەڵدەسێ دەڵێت دکتورم مامۆستای زانکۆم بەڵام لە کتێبە ئاسمانیەکاندا خوێندومەتەوە 3000 لەوەی ساڵەوەی پێش
بارزان میلەتی کورد بە دەستی زامانە سووری ڕزگار دەبێت ئەمە چی لەو مەداحی بکەم کاکە مەداحی بکەن بەڵام بە پێخۆر مەداحی بکەن بەڵام بە قانون کاکە خەڵک گاڵتەیان پێ دەکات بەڵام ئەوان جۆ نادەنێ کاکە ئەوان قسە بۆ من تۆ ناکەن ئەوان قسە بۆ ئەو خەڵکە ڕەشوڕوتەی دەکەن خەڵک ئەسەن یەک لاپەڕی مێژویان کاکە 180 میلەتی کورد یەک لاپەڕی مێژوشی نەخێندوێتەوە تەحەدا دەکەم 180 بڕۆ سرچێک بکە بڕۆ لێکۆڵینەوەی بکە 180 میلەتی کورد ئێستاشی لەگەڵ بێ بە جۆرێک لە جۆرەکان نەخێندەوارن کاکە ئەتۆ ئەولەویەتی کاری تۆ ئەو ڕۆکانە ئەو بکە میلەتێکی وشیار و خوێندەوار دروستکەی یا ئەنواعی ڕقاسە لە سەقز و لە تاران و لە شیراز و لە ئەنقەراوە بێنی بۆ ئێرە کامە ئەولەوێتی تۆیە کاکێ من کامەیانە ئەولەوێت تۆ ئەولەوێتی ئەو ڕۆی من ئەوەیە کە میلەتەکەم تێرکەم میلەتەکەم ئێجوکیشن و پەروەردەی چاچیان بدەمێ میلەتەکەم خەستەخانەی باشیان دەقەشمان لە بەرنامەکە خواردووە ینی لە کاتی خۆمە لە حەقی خۆمە بەڵام ئەم پرسیارەش دەکەم بە برادران دوایی هەواڵان هاوکارمان بن 4-5 دقیقەی ترمان پێ بدەن دوای پرسیار لە بەڕێزت سەرانی حزبەکانی باشوور کە حاکان فیدان سەردانی کردنەوە بنەماڵی بارزانیش لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە باسییان لەوە کرد کە داوا دەکەین دەوڵەتی داگیرکەری تورکیا تەمانەوە ناڵێن داگیرکرد ئەوان دەڵێن تورکیا داوا دەکەین تورکیا زیاتر هاوکاری باشوور بکات یعنی بەڕاستی هاوکاریەکانی دەوڵەتی داگیرکاری تورکیا چێ بۆ باشوور زیاتر مام سەوستێنێتەوە زیاتر بە بەلاژ لێمان بستێنێ کوڕەکە کە تۆرە کارستاتە با 4 دانە پسپۆر کە بەخۆیان دەڵم پسپۆر ڕووی نەوتوانە بابێن لەسەر ئەو مێزەی کاغەز و قەڵەمێکی دەوێ بڵێ نەوتێک بەرمیلێک نەوت لەو گەرمیانەی لەو خەولێرەی دێتە دەریە چەندی بۆ منە خەڵکی لە تێنێت و لە بێ ئاوی دەخنچێت چەندی بۆ دەوڵەتی تورکیا چەندی کاکە ئەوان چوون بۆ خۆیان بۆریان کێشاوە بە نێوی کۆمپانیای کار کورە بابە کۆمپانیای کاری خۆتە ئەتوس لێ ڕادەیبڕی لەو لاش دەیبڕی لەو لاش دەیبڕی کاکە پارەی بۆریەکەت وەردەگری پارەی بۆریەکە لە نەوتەکەی زیاترە پارەی بۆریەکە لە نەوتەکە ئەمە ئەو ڕقەمانم بەڕاستی دەزانی بەیان ئامادەم دەکرد بەڵام پارەی نەوتەکە زۆر کەمترە لە پارەی کرێت تۆ بڕانە لە بەرمیلێک نەوت کە لە دنیای یعنی قازانجی یەکەم ئەوەی کە دەیکات دەوڵەتی داگیرکاری تورکیا لە خاک و نەنەوتێنایی بەدڵنیایە لە ڕۆژێ وەڵیشەوە کەسیش نەیشاردوێتەوە ئەوە بڕۆ لەو کەستانەی کە کاری ئەرقام و مەرقام دەکەن لە کردوشانە بڕۆ لەوان پرسە ئەوان بێنە جارێکی بۆ ئەو بەرنامەی بڵکا کە ئەرێ ئێمە لە بەرمیلێک نەوت کە دەری دێنین چەندی دەدەین بە کرێکار چەندی دەدەین بە پسپۆرت چەندی دەدەین بە شیرنی چەندی دەدەین بە ڕێگا زۆر باشە مامۆستا عەلی کەریمی هەروەک پێشتر قسەمان کرد گوتت بە بەرنامەیەک و بە 100 بەرنامەش خیانەتەکانی کورد و پەدەکە کۆتایی نایەت بەڵام چی بکەین کاتەکەمان کۆتایی هات بۆ ئەوەی کە بینەرانیش لێمان بێزار نەبن زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەلی کەریمی نووسەر و شرۆڤەکاری سیاسی کە لەگەڵمان بووی وارووا زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز کە تاوەکو ئێستا بە دیارێمەوە دانیشت بوون هیوادارین ڕەجی خیانەت لە ناو کووردا کۆتایی بێت و چیتر کورد خیانەت نەکا و بنەماڵەی بارزانیش واز دە خیانەت بهێن و ئێوەش هەر سەفراز بن.